مامۆستا محەممەد لە شاری هەولێر ماوەی 22 ساڵە وەک مامۆستا لە کەرتی پەروەردە دامەزراوە. لەگەڵ ئەوەی ئەمڕۆ ساڵڕۆژی دامەزراندنی یەکێتی مامۆستایانە، بەڵام مامۆستا محەممەد بێئاگایە لەو یادە و لەم ڕۆژە و دوور لە پیشە سەرەکیەکەی خۆی لە پێناو دابینکردنی بژێوی ژیانی. مامۆستا محەممەد باز لەوە دەکات دابەشکردنی موچە لەلایەن حکوومەتەوە وەکوو بە شەبایعی لێهاتووە، نازاندرێت کەی موچەی کام مانگە وەردەگرین، وە خۆی دەڵێت بەهۆی دواکەوتنی موچە و دابین نەکردنی ژانێکی شایستە لەلایەن حکوومەتەوە ناچارن لە پاڵ پیشەکەیاندا کارێکی تریش بکەین. ڕۆسا ڕۆژی یەکێتی مامۆستایانە ئەم تازە نەگوی بیستم نەمزانی ئەوڕۆکە لەبەر سەرقاڵیم مەشغەلەتم بە ئیشی دووەمەوە، چونکە ئینسان بەو معاشەی کە هەیدی کە نازانی کەنجی و کەنجینایە نازانی معاشی کەنجینێ وەردەگری دەبی خۆی سەرقاڵگا بە ئیشێکی دی. ئەمیش سەرقاڵم بە ئیشی کارەبایەتی ئەگەر بێت و بزەکەمان وا بە مانتانی بە بژێوی ژیانی خۆمان پێ جێبەجێکەین. من لە جیاتی ئەو ئێستا بێم بەو عمرەی خۆم سەرقاڵم بەو ئیشە قورسەی دەچوم لە دەورێکی بەشداری دەکرد زیاتر پەرەم بە توانەکاری خۆم دەدا لە وانەگوتنەوەی مامۆستایەتیەکەی. معاش وەک بایعی لێ هاتێ کو دەچێ بایعی نازانی ئەوە ئازوقەی چ مانگەی وەری دەگری موچەکەش هەر وای لێ هات، یعنی نازانی ئێستا مانجی پێنجە هێشتا مانجی چار وەرنەگیرەیە. لەگەڵ تێپەڕبوونی 61 ساڵ بەسەر دامەزراندنی یەکێتی مامۆستایاندا، بەرپرسانی ئەم یەکێتیە وەک ساڵانی پێشوو چەندین داواکاریان هەیە. ئەوان دەڵێن ساڵانە لەم ڕۆژەدا بەرپرسانی حکومی ویلایانی پەیوەندیدار بە کۆمەڵی قسەی باق و بریق بەڵێنی باشکردنی ژیانی مامۆستایان دەدەن، بەڵام تەنیا قسێ و لە ئەرزی واقع هیچی لێ جێبەجێ نەکراوە. هەموو ساڵێک لە ساڵیاد یەکێتی مامۆستایاندا کۆمەڵێک پیرۆزبایی کۆمەڵە قسەی باق و بریق بۆ مامۆستایانەکەن کە مامۆستایان توێژێکی گرنگن، مامۆستایان نیان هێشتووە پەروەردە بوەستێ، مامۆستایان نیان هێشتووە پرۆسەی پەروەردە خوێندناوی کوردستاندا مەسەلەن پەچی بکەوێتن. ئەمان قسەی جوانن، قسەی زۆر باشن لە ڕووی نەزەریەوە، بەڵام فەرمو حکوومەت چیتان بۆ مامۆستایان کردووە؟ ئایا لە پاڵ ئەم پیرۆزباییە چ وعد و بەڵێنێک بە مامۆستایان دەدەن؟ داوا دەکەین موچەی مامۆستایان موچەی شایستەیان پێ بدرێتن و لە هەمان کەدا موچە نەبێتە بە پەلەتی دیکە لە کەناڵەکان و لە سۆشیال میدیا قسەی لێ بکرێتن و لە هەمان کاتیشدا حەسانەیەک پارێزبەندێک بۆ مامۆستا دامەدێت کە چیتر مامۆستا ئیهانە نەکرێت، مامۆستا لێ نەدرێت، مامۆستا چاوسورکردنەوەی بەرامبەر نەکرێتن. مامۆستایانی هەرێمی کوردستان کە توێژێکی زیندوو و کاریگەری کۆمەڵگەن، کەچی ئەوانیش لە سای حکوومەتی هەرێم وەک هەر توێژێکی تر گیرۆدەی چەندان گرفت و کێشن. لە ڕابردووش ئەوە بیندرا کە مامۆستایان لەسەر شەقام داوای مافەکانیان دەکرد، کەچی لە جیاتی پێدانی مافەکانیان بە تێکدەر لە قەڵەمیان دەدان و لەلایەن شەقوێشێنەکانی حزبەکانی دەسەڵاتەوە بە بەرچاوی خەڵکەوە پەلەمار دەدران. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.